چۆن سیستەمی بەرگری لەشمان بەهێز دەکەین. ڕەچاوکردنی شێوازێکی خواردنی هاوسەنگ لەگەڵ وەرگرتنی میوە و سەوزەی تەندروست، وەرگرتنی شیرەمەنی پێویست، وەرگرتنی پرۆتینی پێویست، خواردنی نانی پڕکەپەک وەکو گەنمی تەواو یان جۆی تەواو و بێگومان ئەنجامدانی وەرزشی ڕێکوپێک و بە بەرنامە، ئەمانە دەبنە هۆی بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش کە تاکەچەکی کاریگەرە دژی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەو ڤیتامینانەی کە دەبنە هۆی بەهێزکردنی سیستەمی بەرگری. ڤیتامین دی پێویستە دۆزی پێویست و ڕێگەپێدراوی ڤیتامین دی وەربگیرێت. کەمبوونەوەی ئەم ڤیتامینە کاریگەری خراپی هەیە لەسەر سیستەمی بەرگری لەش. ڤیتامین دی یەکێکە لەو ڤیتامینانەی کە لە ڕێگەی تیشکی خۆرەوە لەشی خۆمان دروستی ئەکات. ڤیتامین ئەی وەرگرتنی بڕی پێویست لەو خواردنانەی کە سەرچاوەن بۆ ڤیتامین ئەی وەک هێلکە، شیرەمەنی، لالەنگی و گێزەر. ڤیتامین ئی ڤیتامین ئی دژە ئۆکسانێکی کاریگەرە، سیستەمی بەرگری بەهێزەکە. سەرچاوە سەرەکیەکانی بریتین لە دەنکی گوڵە بەڕۆژە، زۆرینەی ڕۆنزەیتەکان و چەرەسەکانی دیکە. زینک و سیلینیۆم زینک و سیلینیۆم دوو توخمی گرنگن. سەرچاوەکانیان بریتین لە گۆشت و شیرەمەنی و چەرەس و نانی تەواو واتە گەنم یان جۆی تەواو. ڤیتامین سی ڤیتامین سی کاریگەریەکی بەرچاو و پۆزەتیڤی هەیە لەسەر بەهێزکردنی سیستەمی بەرگری. وەرگرتنی ئەو خواردنانەی کە سەرچاوەی ڤیتامین سین وەکو مزرەمەنیەکان، کیوی، تەماتە بە گوێرەی توانە بەکارهێنانی ماستی دەوڵەمەند بە پڕۆبایۆتیک. ئۆمێگا سێ وەرگرتنی ئەو خواردنانەی کە دەوڵەمەندن بە ئۆمێگا سێ وەک ماسی، گوێز، چەرەسات، تۆوی کەتان، سۆیا، دەنکی چیا. وەرگرتنی بڕێکی باش لە شلەمەنی سروشتی بە تایبەت چای سەوز.